زۆر لێک دوورە لە پیشەی من زۆر لێ دوورە حەزی لێ نییە. لێرە لە ئەکادیمیایانێ ڕیال مەدرید هەم ئەکتەر هەم دەرهێنەر کوڕەکەیە لێرەیە واروە هاانێدام دەمانوێت بچینە لای خۆی بزانین کوڕەکەی بەهرەی چۆنەوە چۆنە پاڵپشتێکە قوربان سڵاو بدێ بێم کاتت باش سلااو بەخێر بێت ئەو کاتت باش. گەر پێمان بڵێ چۆنە لێرەی چۆنە کوڕەکە دێناوە تێرام ئاوا پاڵپشتێکی واروە هاانێدەی و لە نزیکەوە چاودێریەکەی. بەڵێ بەخێر بن سەرچاوم بەنسبەت کوڕەکەی خۆم کە هینامەوەێرە پێشتر خۆی یاریزانی فێرگەی پیرمان بوو ماوەی تقریبان 5 بۆ 6 ساڵ دوای ساڵێکیش هەر لە فێرگەی ئارارات بوو. بەڵامی تر کاوان فێرگەی پیرمام نەماون و ئێمەش زانیمان کە یانەی ریال مەدرید ئاکادمی داناوە لە هەولێر زۆر حەزی لێ بوو چونکە بەهرەشی زۆر باشە زۆر حەزی لێ بوو هینامەوەێرە تقریبان ماوەی 2 هەفتەکە بەردەوام. لێرە وەکە بیندرێت هەلی بوون بە یاریزانی پیشەگەر هەیە ئەمە لە کوڕەکە تا ئابینی ئەم دەرفەتەی بۆ بڕەخسێت. من لە کوڕەکەم دەبینم بەڵام لێرە جارە دیار نابی چکت ماوەی ناڵم تقریبان 2 هەفتەیە دەبێت زیاتر بێتن زیاتر تەمرینی بکە بە ماوەیەکی کورد دیار نابی ئینشاڵە بەردەوام بیت بزانین چی دێتێ ماوەیەکی باشی لە بەردەستە بێ بەم نزیکانە تاقیکردنەوەیەکەکرێت هیوادارین بتوانێت ئاستێک پێش بکات بەس وەک باوکێک چۆنەی بینی چۆنەوە بەردەوام پاڵپشتەکەی ئەمە ئەو دڵخۆشەکات کە بۆ هاندانێکەوە لە نزیکەوە چاودێریەکەی. بەڵێ حتمما چونکە بە نسبەت ئەوەی کە خۆشم پێشتر هەر یاریزانی تۆپی بووم زۆر حەزم لە تۆپانێ ئەویش زۆر هیوا و ئارزووی هەر یاری تۆپی پێ ینی هەتا لە قوتابخانە و هەر لە ماڵەوە کە لەگەڵ هاوڕێکانی دەچی زۆر احتیمامی پێدەدەم بەڕاستی بۆ یاری تۆپ هیچ کات ڕێم لێ نەگرتیە دەبینم لە ئایندەی دەبینم شتێکی باش لی دەردەچی. بە بڕوای تۆ لە نێوان تۆپی پێ و پیشەی باوکی کامیان لە کامیان دەرەچێت؟ زۆر لێک دوورە لە پیشەی من زۆر لێ دوورە حەزی لێ نییە زۆر حەزی لە وەرزشە لە هەموو وەرزشێک بەڵام زیاتر لە یاری تۆپی پێ زۆر حەزی لێە منیش تجار لێ ڕێگیر نەبوویمە هەتا لە کاتی قوتابخانەش کە لە کاتی ئیمتحانات و شتیوا بوو یاری هەبووە خۆم لەگەڵیا چووم ماوەی ساعتێک 2 ساعت هەم لە تەمرین هەم لە یاری تۆپی پێ لەگەڵ هاوڕێکانی چ لە فێرگە بە هەموو جار هانمدا ئەو ئینشاڵە هەتا ما بشم هەر هانی دەدەم پشتگیری دەکەم بۆ تۆپی پێ چونکە حەزی لێیە. بەڕێزت بەم دواییەم لە درامایەکی کوردیە گەوهەر و خوشکەکانی ڕۆڵێکت بینی ڕۆڵێکی کورد بوو بەڵام کاریگەری زۆر بوو دەنگدانەوەی زۆرش بەدوا خۆڵێتینە ئەم ڕۆڵەت چۆن بوو بەرجەستت کرد چۆنە ڕۆڵەت بینی قسە چیە لەسەرم ڕۆڵی کە خۆت تیایدا مرتاح بووی لەم ڕۆڵەیە؟ خۆی کە سوپاس دەکەم کە دەڵێ ڕۆڵێکی جوان و باش بوو خۆی لە ئەسڵ لە لای من چکە ڕۆڵەکە کورد بوو بۆیە جوان بوو ئەگەر هات بە و درێژ ببە چیرۆکی ئەم کارکتەرە درێژ ببە لەوانەیە ئەو کارکتەرە نەچووبە ناو خەڵک یان پێیان باش نەبووە چکە کارکتەرەکەی وەکو ئەکتەر ڕۆڵێکی جوانی نەبوو ینی لە ناخی کابراایکی جوان نەبوو ناشرین بوو ینی کابراایکی خیانەتکار بوو شۆ کاری خۆی هەبوو وەکو شخصیان خۆشم حەزم لەو ڕۆڵە نەبوو ڕاستی زۆر حەزم لێ نەبوو بەڵام کە بووی بە ئەکتەر یان لەو بوارە ئیش بکەی دەبی لە هەموو شخصیاتە کارکتەرێک خۆی بجار بینی منیش پێم لۆیە لەگەڵ مامۆستاکار زۆر جار دانیشتمان کرد کە ئایا دەکرێت ئەگەر بکرێت ڕۆڵێکی تر بیکەم بەڵام مامۆستاکار و خەرپی خۆش بە ڕۆلە ڕۆلی فواد بەڵێ جابەرەز وەک ئەکتەر دڵخۆشتری یاخود وەکو دەرهێنەر کامیان زیاتر خۆشحاڵتە دەبێت لە ڕووی کارکردنەوە؟ من خۆم دەرهێنەرم لە ئاسڵدا ینی پێشتر هەر ئیشی دەرهێنەراتیم کردیە وەکو دیکۆمنت و ڤیدیۆ کلیپ و ئەو جاهاتیمە بۆ کورتە فیلم و فیلمی سینەمایی و لە فیلم سینەمایەکانی شار چەندی دروستمان کرد وەکو هاوکار لە گەریان ببووم وەکو یاریدەر لە هەموو فیلمەکان ڕۆڵێکی بچووکشم هەر جێراوە چکە حەزم لێ لە ئەکتەریش لا دەرهێنەری لەگەڵ دەرهێنەری تابع کاری نوێ دەرکەوتنی نوێ هەیە بەم نزیکانە؟ دەرکەوتنی نوێ سوپرایزە قسەی لەسەر ناکەم بەڵام کاری نوێی خۆم وەکو دەرهێنەر بەلێ ئێستا لە حاڵەتی ئامادەکاریمە سینەماییە دەرکەوتن سینەمایە بەلە سینەماییە ئێستا خەریکی ئامادەکردنم لە کاستینگ و لۆکیشن ئینشاڵە بەم زوانە دەست بە تەسویر دەکەین بۆ درێژی نەکەم بۆ جەنابەت بۆ ماوەی ڤیدیۆکەش کورد بێ ئێمە لەو ماوەی لەو چەند ساڵەکە ئیشی فیلم سینەمایمان کرد
تقریبا هەمووان لە هاوین بوو لە گەرمای بوو بریارماندا لە گەرمایش نەکەین زۆر ناخۆشە زۆر وەڵاو دەگوین حەسەب سیناریۆکە کە بتوانێت لە چ وەرزێک تەسویری بکەیت بەڵام خۆم بریارمدا لە وەرزەکەی بڕێک بۆ ئەو گەرما نەمینێ لە گەرمای زۆر زەحمەتە ئیشکردن